ئێستا دەست پێەکەین بەوەی کە لەناو پرۆگرام بزانین بنەماکانی سەرەکی وێنە کێشان لە قۆناغی بنەڕەتی چین، چونکە ئەم ساڵ گرنگیکی تایبەت ئەدرێت بەو دووانەیە یاخودوانی وەرزشەوانی هوەرە. جایم ئەم بەیانە زۆر تایبەتمان کردو بە باوانە هوەرێکە کە ئەویش وێنە کێشان بێت. جا لە ستۆدیۆ مەهتاب حەمەد سەعید شێوەکار لەگەڵمانە ئەم بەیانێ بەخێر هاتی. خاتو مەهتاب هاتوویت و خۆت و کەرەستەکانت ئەو کەلوپەلانەی کە هەن بۆ وێنە کێشان لە بنەما سەرەکیەکانی وێنە کێشان. ئێمە باسی ئەو قۆناغانە دەکەین کە لە سەرەتایی دەمانەوێت فێری وێنە کێشان ببن. بنەماکان چین بۆ ئەوان؟ کام تەمەنێکی کەمیان هەیە و ڕەنگە بە جوانیش نەتوان تەنانەت قەڵەمیش بگرن. ڕاستە بەڵێ ئەگەر بین سەرەتا لە قۆناغی باخچەوە باس بکەین بۆ نمونە 4 ساڵ و 5 ساڵ ئەوە تۆ تەنیا کاغەز و قەڵەمی ئەدەیت هەیە مەسن قەڵەمی وێنە کێشان بۆ ئەوان زیاتر ئەوانە زۆر باشە کە خەشەبیە داری لەگەڵ پاستیلی چەور بۆ مناڵی زۆر بچووک ئەوانە بەکارهێنن تۆ هیچ ڕێنمایەکیان نادی بڵێ وا بکەن وا بکەن وا بکەن ئەمە 4 ساڵ و 5 ساڵ تەنیا خۆیان دەرئەبڕن چکە ئەوان لە بابەتەکانی کە بۆ نمونە لە بیرکاری فێری کێشانی هێڵ بوون بازنە چوارگۆشە ئەوانە هەمووی پەیوەندی بە هونەرەوە هەیە. مامۆستای هونەر و مامۆستای بیرکاری ئەتوانن تەنسیقێکی باشیان هەبێ بۆ ئەوەی بتوانن قوتابیەکان فێری شێوەکان بکەن چکە قوتابی پێش ئەو کە لە هونەر مامۆستای هونەر پێی بڵێ ئەو لە بیرکاری خوێنە فێر ئەبێ شێوەکان چۆنە مەسەلەن شێوەی هێڵ لاکێشە چوارگۆشە ئەمانە خۆی ئینجا هێوا شێواش لە بابەتی بیرکاریەوە ئەچێتەوە بۆ ناو هونەر یعنی ئەمە هێواشش خۆی فێرە بێ لە 4 ساڵ و 5 ساڵ کە هاتە پۆلی یەک سەرەتایی لە یەک هەتا سێ تقریبا یعنی بازنەی یەکەمە لە 3 هەتا 6 بازنەی دووەمە لە 6 هەتا 9 بازنەی سێمە. ئەنجا لەم بازنانە هێواشیاش خۆیان شت فێرە بن بە هاوکاری مامۆستاکەیان وەکووتمان سەرەتا لە باخچە لەوێ فێری شێوەکان ئەبن کە هاتە سەرەتایی لە پۆلی یەک هەتا سێ فێر بووە بەڵام بێت تۆ هێواشیاش زیاتر بە شێوەیەکی ئەکادمی پێی بڵێ کە چۆن دەست پێ بکە لەکوێوە دەست پێ بکە بۆ نمونە ئەو فێری بازنە بووە خۆی هەڵێ بژێرە خاڵی دەستپێکردنەکەی کوێیە لەکوێوە بازنەکە ئەکێشیە ئەو بە ئارزوی خۆیت باش. خاتو مەهتاب ئەگەر دایک و باوکێک منداڵەکە خۆی حەزی وێنە کێشانی تێدا نییە بەڵام حەز ئەکەن کە دەستی وێنە کێشانی هەبێت چۆن ڕغبەتی بۆ دروستکەن کە وێنە بکێشێت بە دانانی ڕەنگەکان مەبەستم ئەو تەمەنە 4 ساڵ و 5 ساڵە بچکۆلەکە نییە ناتۆزە تەمەنەکەی لە قۆناغی دووهەمەکەیە لە سەرەتاییەکەیە چۆن ئەو حەزەی بۆ دروست بکرێت؟ ئەتوانی شتی پیشان بدەیت هانی بدەیت کە تۆ شتێک پیشاندا بۆ نمونە کارێکی هونەری یان خۆی کە هاوڕێیەکەی وێنەیەکی کێشە دایک و باوکەکەش حەزیان کرد ئەتوانن زیاتر نزیکی بکەنەوە لەو جۆرە شتانە یان دەوراتی پیشان بدەن بینێرن بۆ خول یان سەر چاوەکانی پیشان بدەن بۆ ئەوەی مەسەلەن ئێستا کارمان زۆرە بۆ نمونە ئەم وێنانە ئەتوانی پیشانی بدەیت حەزی ئەچێتەوە سەری بۆ نمونە خۆی لێرە بازنەیەەکە بۆتە شێوەی هێلکەی ئەگەر مەسن بێ وێنەی ئاژغڵێک دروست بکە دای من مناڵ حەزیان لێ بەڵام نازانن تۆ بێ زۆر ئاسانی بکەی بۆی مناڵک حەزی لێ نییە فێر بەڵام دایک و باوکە حەزی لێ پرسیارەکەی تو ئەو بوو ئەڵێ وێنی خاڵخاڵەکەی بۆ بکێشە بەڵام ئەو نازانێ پێی زەحمەتە چکێکم جا ئەکسەر ئەوەی کۆتا ئەبینێ بەسەکە تۆ بۆیت ئاسان کرد بەستەوە بە وانانەی خۆی کە لە مەکتب خوێندیەتی مەسەلەن بازنەیە و هێلکەی و ئەوانە ئەنجا بە قۆناغ هەر مەسەلە ناو قۆناغەکانە هێلکەی دوای دێتەوە سەر بازنەی دوای چاوەکان ئەنجا هێوا شەش تەفاصیل لیدایە کە فێری ڕەنگی شت کرد ئیدی لە کۆتایی ئیشێکی بۆ دروستە بێ لەوانەیە زۆر خراپیش بێ خۆی بەدڵی نەبێ بەڵام بێت دایک و باوکە تەشجیع بکەن نیشکن بۆ نمونە نەڵێن ئەوە کوا خاڵخاڵەکەیە ئەوکەی لە خاڵخاڵ یان لە شوێنێک ئەگەر وێنەی کرد جاری وایە دایک ئەیترسێنێ لەسەر هەرچەند ئەمە بۆ دایک ساوا ئەڵێن ڕەنگە مناڵی بچووکت نەبێت ئەڵیت لە هەر کوێ وێنەکە باویکە دیوارە نەخشێنێت چوزانم سەر زەویە نەخشێت لەسەر قەنەفان وسێت مەبەستم وی ترسی لەلا دروست نەکەن ترسی لەلا دروست نەبێ بەڵێ ئەو ئینە بکەم بۆ وات کرد یان ئەو شۆکێکی وای لەلا دروست بێتتر ناتوانێت دەست بۆ وێنە کێشان بات ئەو کەرستانە چین کە دایک و باوکێک زۆر دەتوانێت بە ئاسانی بۆ مناڵەکەی دەستەبەری بخات بۆ نمونە لەسەر چ جۆرە وەرەقە و شتێک
ئەوەی کە سەر دیوارەکە باست کرد من بخۆم چارەسەرم بۆ ئەوە دۆزی بۆەوە کاغەزی زۆر گەورەمان هەیە یعنی ئێستا ئەو ئیفۆرە بەڵام هیچ زۆر گەورەترمان هەیە ئەتوانی لە دیوار لێ بدەی بۆی و کەرەستەکانی بدەیە بۆ نمونە پاستیلی چەور هی مناڵە ئەکریلیک ئەو ناتوانێت زۆر بەکاربن چکە لەگەڵ ئاو تێکەڵیەکەی قەڵەم ڕەنگ ئەتوانێت ئەوانی پێ بدەیت لەسەر ئەو کاغەزێکە لەسەر دیوارەکە لێت داوە دایکان حەلیش بۆ دۆزی وێنەکە پێشێ حەلی بۆتان دۆزیە زۆر باشە ئەو جۆرە کاغەزانە لە هەموو شوێنە دەستەکەوێت بەڵێ لە هەموو پەراوگەکان هەیە باشە باشە بابینە سەر ئەوەی کە چۆن ڕەنگەکان کاریگەریان هەیە لە ناو وێنە کێشانە و چۆن شارەزایی لە ڕووی ڕەنگەکانەوە بە منداڵەکان بدەیت زۆر جار مناڵ خۆی حەزی لەو ڕەنگەیە کە بینیوێتی و تەسیری لێ کردووە ئەوە ئەکێشێت هەر ئەو ڕەنگە دائەنا لەوانەیە ئەو شتێکە لە واقع هەیە لە سروشتێ ڕەنگەکەی بینیوە بۆ نمونە ئەزانێت ڕەنگی خاڵخاڵەکە سوورە سوور و نقطە نقطەی ڕەشە ئەزانێ ئەوەیە بەڵام هەندێک مناڵی لەوانەیە مەسەن سوورەکە تێکەڵ بکات لەگە ڕەنگێکی تۆختر بۆ نمونە پرتەقاڵی ئەو بە چاوی ئەو تۆزێک بە تۆختر ببینە یان بە کاڵتر بینە لەو کاتەنەشان ناتوان ینی نابێ بیشکێنیەوە یعنی ئەوە خاڵەکە من ئەمە وەکو مامۆستایەک باسی بکەم یعنی قوتابی وێنەکەی هەر چۆنێک بوو نەدایک و باوک مامۆستاکەی خۆی بۆی نێ بیشکێنێتەوە بە پێچەوانەوە هەر ئەبێت تشجیعی بکە هانی بدا دەربڕینی ناخی خۆیەتی ڕەنگە ئەوە ئەیبینێ ئەوە ئەیبینێ بۆ نمونە وێنەی دار کە دار ئەکێشن زۆر جار ئەچێ قەدەکەشی خۆی زۆر جار قەدەکەی قاوەیە بەڵام ئەوەجێ وەکو گەڵایەکەی سەوزێکە ئەوە یعنی لە تەمەنێکە وایە بۆ نمونە لە یەکی ئیبتیدایی هەتا 6 وا ئەیبینێ باواش بیکە زۆر ئاساییە بەڵام کە چووە قۆناغی 7 و 8 و 9 ئەنجا مامۆستا بە شێوەیەکی ئەکادمی تێی بگەێنێ و فێری بکە ئەبێ بیبابتە دەرەوە مەسن بۆ ناو سروشت خۆی بە چاوی خۆی بیبینێت منداڵەکە هەروکو چۆن لە سەرەتاوە باسم کرد لەگەڵ دەرسەکانی مادەکانی کە ئەبێ دەمج بکرێ مامۆستای زیندەوەرزانی چۆن وێنەی ڕووەک و دار و سروشت پیشان عنی ئەیخێنن چۆن پێکهاتوو لە چی پێکاتوو ئەبێ مامۆستای هونەریش ئاوا بیباتە ناو جەوی شوێنەکە و لە نزیکەوە پیشانی بدات ڕەنگەکەی چۆنە ئەگەر ڕەنگەکانی تێکەڵ کرد ئەنجارە شێوەی سروشتی بۆ نمونە دارەکەی بۆ دەرەچێ ئێستا لای ئەوان تەنیا سەوزە بۆ نمونە گەڵایەکە بەڵام بیبیتە نزیک پیشانی بدەی تۆناتی سەوزی تایە تۆنات یعنی لە مەسەلەن سەوز تۆنی 1 2 3 تا 6مان هەیە لە کاڵ سەوزی کاڵ هەتا تۆختۆخ تۆناتەکان ئەگۆڕێ و ئەو کاتە فێری ڕەنگەکانە بێ و ئەزانێت تەنیا دار تەنیا سەوز نییە قەدەکەی تەنیا قاوەیی نییە یان تەنیا ئێستا ئەمریکا لە بەردەستی جەناتە خات و مەهتاب تا چەندێکیش گرنگە ئەلەم شێوە وێنانە ئەو کەسانی کە وێنەکێشن لە یوتیوب داوێنن چکە زانێ مناڵەکانمان زۆری ڕوەکەنە بە دەستگرتنی ئامێرە زیرەکەکان بەڵام بە شێوەیەک بێت کە سوودی لێوەربگرن تا چەندە ئەو شێوە وێنەکێشانە لە یوتیوب کاریگەریە بێت بۆ فێرکاری یعنی مەبەستەوەی سوودی لێ ببینێ بێگومان ئێستا ئێمە وەکو مامۆستای هونەر کە جاران مامۆستا هیچ سەرچاوەیەکی لە بەردەستان نەبوو یعنی هیچ شتێک نەبوو کە پشتی پێ ببەستێ و بیکاتە دەرسێکی پراکتیک و عملی لە ناو پۆلایان لە دەرو بەڵام ئێستا خۆشبەختانە سەرچاوە زۆرن لە کتێبخانەکان هەروەکوتت لە یوتیوب و ئەوانە مەسلن تایبەت بە وێنەکێشان یعنی ئێستا ئەو قۆناغانەی کە من هێناومە لێرە باسی ئەەکەین هەمووی لەوێ ڕامانکێشەوە ئەتوانین بکەنە سەرچاوەیەکی زۆر باش بۆ قوتابیەکانی خۆمان یعنی سوودی ئەبێ دایک و باوک ئەبێ ڕێنمایان بکەن و چاودێریان بکەن بزانە مناڵەکان متابعی چی ئەەکەن هەتا بتوانێت سوودی لێ ببینێ بێگومان یعنی ئەویش مامۆستایەکە مامۆستایەکی ئەلکترۆنی بێگومان ئەمانە کە کاری خۆچن لەسەر ئەم جۆرە تابلۆیانە ئەمە بۆ منداڵان ڕەنگە زوو لە چه قۆناغێکتوانێت بەڵێ ئەوەیان بۆ ئامادەی بۆ ئامادە چکە ڕەنگی زەیتە ڕەنگی زەیت هەم تێکەڵکردنی کەمێک زەحمەتە هەتا فێری ئەبن و هەم بۆ بەکارهێنان پیس بوون ئەبێت تەمەنەکە گەورەتر بێ لەسەر لەوحەی کانڤاس سەرەتا ئاوایە یعنی خامە ئامادە ئەکرێ ئەو سکێچەکەی لەسەر ئەکرێت ئەنجا دەی بە ڕەنگی زەیتی یعنی ئەلوان زەیتی ئەوانە تا هێنابوومان
یعنی بۆ قۆناغی ئامادەی زۆر ئەبێ. باشە جا با بزانین بەڵێ. چ شتێک لە بەردەست یاخود لە هزری تۆە هەوێسا ئەو بابەتانی کە لە بەردەستە ئامادەیە کە بتوانانی وێنەیەکمان بوو بکە هەر بۆ ئەو شێوە سەرەتایی وەکو بنەماکانی وەکو فێرکاری. بەڵێ هەروەکو چۆن سەرەتا وتم لە خاڵ دەست پێکەین قەڵەمەکانیشمان مەسەلەن لە بیتایە لە بیەوە B1 B2 B3 B4 لەم دیوەوە HBە ئێفە ئێچەکان بۆ وێنەکێشانی هەندەسی بەکاردێت چکە ڕقا بەڵام لەم دیەوە بیە بۆ وێنەکێشان بەکاردێ ئێمە زۆر B2 بەکارهێنی نەرمە ئەبێ B2 بەکار بەڵێ نەرمە و تۆناتی تایە تۆناتی تایە مەسەلەن تۆناتەکان تۆخیەکەین هەروکو ئەو وێنەی ئێستا لێرە هەمانە بە شێوەی تۆنات کردومانە وایە هەر بە قەڵەمی ڕساس و ڕەشە بەڵام تۆنەکانی جیاواز هێڵکاری ئەوان پێڵێن هێڵکاری ئەو جۆرە وێنە ئەوەیان ئەلوان زەیتی بوو بۆ نمونە یەک شەگەر دەست بەرزکەیتەوە هاوکاران وەڵم بەس بۆ کام کامێرا ئەگەر ئەرک نەبێ پێمان بڵێن بەڵێ ئەوها بۆ شێوەیە زۆر باشە. مەسەلەن بۆ نمونە کە بۆرد و قەڵەم و کاغز و شتەکەمان لەبەر دەستا بوو بۆ نمونە وێنەی چەترێک بکێشین ئەوە بۆ قۆناغی سەرەتایی کە زۆر بچووکن هەروت وەکووتمان بە شێوەی قۆناغ کە تۆ پێڵی چەترێک دروست بکە ئەو یەکسەر شێوە گشتێکە دێتە پێش چاوی بەڵام تۆ ئەبێ پێی بڵێ نیو بازنم بۆ بکێشە نیو بازنە یەکە ئەکێشی بەڵێ ئاوا نیو بازنە ئەوە نیوەکە یەکێشی لە خوارەوە چی بۆکەی بۆ نمونە نیوی بچووکتر نیوی بچووکتر بۆ شێوەیە ئەنجا هێڵ هەروکو وتمان سەرەتا بە خاڵ دەست پێکەین ئەو خاڵەکەمان لێرە ئەنجا هێڵەکە دێتە خوارەوە بۆ شێوەیە دیسانۆکرێ بڵێ لە خوارەوە بازنەیەکی دیکە نیو بازنەیەکی دیکە بەڵێ ئەنجا لای سەرەوەکەی سێگوشێکی زۆر بچکۆلا بۆی دائەنێن ئەنجا دابەشیەکەین شێوەکانی هێڵ بۆ ئەو بازنانەی کە کراوە بەڵێ بۆ شێوە دابەشەکەین ئەنجارە ئەتوانین ڕەنگی بکەین ئەو کاتش بە ئارەزوی خۆی ئەتوانێ مەسلە ڕەنگەکان بەکاربێنێ یان بیکات بە ئاڵای کوردستان هەر لە ناو ڕەنگەکانە بۆ شێ یان کە بە قۆناغ پێی دوت وێنە کاملەکەت پیشان نەدا ئەو کاتە ئەتوانێ مسەیتر بێ لەسەر وێنە گشتیەکە زۆر باشە ئێوەکو مامۆستایانی وێنەکێشان چۆن هەوڵ ئەدەن لە پۆلاوانەی ئێوە جیاواز بێت لەوانەکانی دیکە چیەکەن؟ ئێمە ژووری هوەرمان هەیە ئەیان بینە ژووری هوەر زۆریان پێ خۆشەکە لەو پۆلە کە دەرسەکانێکیان خوێندووە ئەچنە شوێنێکی کە جەوەکە ئەگۆڕن لە ژووری هوەرش ئیدی ئەگەر کەرەستەکان هەمووی هەبێ زۆر باشە پیشانیان ئەدەی مەسنکو ئەمانی ئێستا من هێنابم ئەگەر داتاشەوە بێ بۆ شوێی پیشانیان ئەدەی زۆر ئاشناتر ئەبن پێ و زۆریان پێ خۆشە لەگەڵ ئەوەیە هەروتکو سەرتا باسم کرد ئەتوانی بیان بێتە ناو باخچە لە ناو باخچە یان ئەتوانی لێرە هەمانە ستیلایڤیان بۆ دابنیت وێنەی بێگیان مەسەلەن وەکو ئەمە ستیلایڤ هەر ئاوا لە زاویەیەکە لەسەر مێزێک کۆمەڵێک شتی بێگیان نەجوڵێ جوڵاو نەبێ بە شێوەیەکی زۆر یعنی هوەری دائەنرێ ئەوی شێوەی داڕشتنەکەی مەسەلەن شێوەی سێگۆشەییمان هەیە یان شێوەی لاکێشەییمان هەیە مەسەلەن ئەوەتە سەرەتاکی بەو شێوەیە بەڵێ یعنی ئەمە پێڵین داڕشتنی ستیلایڤ چۆن دای دەڕێژی چۆن پارچەکان لە تەنی شتێکری دائەنەی ئەبێ شێوەیەکی هوەری بدا بۆ نمونیسە ئەمە داڕشتنی سێگۆشەیە ئەو شێوە دانانە سێگۆشەیە ئەمی کەمان هەیە ئەمە چوارگۆشەیە بەڵێ یعنی هەروکو سەرەتا باسم کرد پەیوەندی هەیە دەرسی هوەر پەیوەندی هەیە لەگەڵ هەموو بابەتەکانی دیکە مەسەلەن کە تۆ باسی ئەمەت کرد ئەتوانی ببەستیەوە بابەتی بیرکاری باشە ئێستا سەرەتا ئەمەوێت بۆ ئەم وێنانە سەرەتایەک بۆمان دروست بکەیت بۆ نمونە بڵێ بەم شێوەیە لە سێگۆشەکە ئاوها بەو شێوەیە دەست پێ ئەەکەیت خۆت بیکەیت ئەگەر بکرێت لەسەر بەڵێ ئەتوانین ئەوەش بەڵام ئەمە هەروەکوتم یعنی ئەوەیە ستیلایڤە دانراوە تۆ تەمەشای ئەەکەیت بەڵێ ئەو تەکنیکانی کە بەکاری هێنن بۆ نمونە وەکو پێش بڕکێک نێوان قوتابیەکانە
و ئەگەر وێنەکان تەنانەت وێنەیەکی زۆر ئەندازەی و جوانیش نەبن هەرچەند مەرجنیە وێنە ئەندازەیی بێ بەس مەبەستم لەوەیەکە ئەو وێنەیە نەبێت کە بە دڵی مامۆستایە بێت یان بزانێت تەواوە ئەمە وێنە لە هەموو لایەکەوە لە هەموو گۆشێکەوە تەواوە دیسان لەسەر دیواری هۆڵی قوتابخانەکان لێ بدرێت بۆی کە ئەمە تەکنیکێک نییە بۆی کە هان بدرێت ئەو منداڵە کە وێنەکەی خۆی لەسەر دیواری قوتابخانەکەی ببینێت بێگومان ئەوەمان هەیە ئەوە کاری باسی ئەەکەی تۆ کاری دیواربندیە جیداریات لەسەر دیوار وێنەکە ئەکێشی ئەو کاتەش هەر مامۆستا لەگەڵ قوتابیەکە هاوکارە هەموو ڕێنماییەکانی پێ ئەدات مەسەلەن شوێنەکەی بۆ دیاری ئەکات لەسەر بۆ نمونە مەساحەیەکی ئاوا لاکێشەی بێ یان لاکێشەی بە بەرزی یان بە ستونی یان مەسەلەن شێوەی بازنەی هەموو ئەو شتانە مامۆستا ئەبێ لەگەڵ قوتابیەکە یارمەتی دەربێ پێشەوە سکێچەکەیان هەبێ پێش ئەوە تەمرین بکەن لە ژووری هونەر چی ئەەکەین بە شێوەی بچووک دروست ئەکرێ ئەنجا دوای دی لەسەر دیوار بە شێوەی گەورەتر ئەنجامی ئەدەیت و تەنفیزی ئەەکەی باشە خاتومەتە ئەوەی کە گرنگە بۆ قوتابی ئەوەیە کە لە ڕووی پەروەردەیۆ زۆر گرنگی بەم بابەتە بدرێت واتە وەزارەتی پەروەردە گرنگی پێدا قوتابخانەکان گرنگی پێ بدەن بەڕێبەراتی پەروەردە گرنگی پێ تا چەندە هەوڵدراوە بۆ ئەوەی کە لەو جۆرە پێشنگانە دروست بکرێت کە پێشبڕکەیتیایە لە نێوان قوتابخانەکانە تا چەند ئەمەش یارمەتی دەرەبێت یارمەتی دەرئەبێت بەڵام من واستەکەم هێشتا بەو دەرەجەیە نییە چکە هەیە ساڵانە هەیە پیشانگا ئەکرێتەوە بۆ نمونە هەر قوتابخانەیەک ئیدی بە گوێرەی بەهرەمەندی قوتابیەکانی خۆی 5 قوتابی دوای لە کۆتاییە دەرئەچێ بەڵام بەو شێوەیە ناکە تەلەبەکە عنی هەستی پێ بکە و هان بدرێ بەس مامۆستاکە خۆی کە دوایی دێتەوە بۆ نمونە ئەڵێ قوتابخانەکەمان باش بووە پلەیەکی باشیێنەوە بەهۆی وێنەکانی فلان و فلان و فلان ئەو ئەبێتە هاندان بۆ قوتابیەکان ئەو گرنگێتەوەی پێ نەدراوەکو بوارەکان بۆ نمونە پێشبڕکەی بیرکاریمان ئەنجامدرێت پێشبڕکەی زانستیەکان هەیە ئەنجامەدرێت بەڵی کە من لێرە جارێکی تر لەگەڵ جەناوی چاوپێکەوتن بکەمەوە بیتە ئێرە دابژی کە پێشنگایکی گەورە کرابێتەوە پێشبڕکەیەکی گەورەش کرابێت لە نێوان قوتابخانەکانە با بزانم ئەگەر دایک و باوکی خۆیان دەستی وێنە کێشانیان هەبوو ئەمە بەهرەیە کە ئەگوازرێتەوە بۆ منداڵەکانیان یاخود نا هەر کەسێک لە خۆڕسک بۆ خۆی ئەو بەهرەیە هەیە بەڵام پەرەی پێنەیاوە خۆی ئەوە تەواوە قسەکەی تۆ ئەوانەی کە لە ماڵەوە دایک و باوکیان لە چ مەجالەکە ئیش بکەن چ وێنەکەشان بێ چ موزیک بێ چ دەنگ بێ گۆرانی وتن بێکە ئەو دایک و باوکە لە ماڵەوە ئەو جویان ڕەخسان ئۆتۆماتیکی تەسیر لە مناڵەکە ئەکا مناڵەکەشی ئەنی ئەگەر تایە بوو ئەو بەهرەی تیا بوو ئەویش دەرئەکەی و ئیدی دایک و باوکە ئەبێ گرنگی پێ بدەن بەڵام هەشە لەوانەیە لە دوو مناڵیان سێ مناڵی ماڵەوە یەکێکیان ئەو بەهرەی تیاابێ بەڵام ئەوکانی کە تیایی نەبێ بەڵام دایک و باوکە حەزیان لێ ئەوانەی کە تیایانی ئەوانیش هەیان بێ ئەوە بە شێوەی تەمرین ئەبێ بە شێوە ڕاهێنان بەڵام ئەوەی کە بەهرەکەی تایە خۆی تایەتی یعنی بەس ئەوەنە کەرستەکانی هەبێ و جێوەکەی بۆ بڕەخسێ خۆی ئەڕوات یعنی ئۆتۆماتیکی ئەڕوا بەڵام ئەوی کە ئەبێ ڕاهێنانی زیاتر بکات باشە لەسەر بنەماکانی وێنەکەشان تا چەنە ئەو خێوەتگانەی کە لەلایەن قوتابخانەکانەوە ڕێک ئەخرێت کاریگەری هەیە کە منداڵەکان ببەنە ناو سروشت چونکە سروشت بۆ خۆی ئیتر تابلۆیەکی نەخشێنراوی جوانە لە هەموو ڕەنگەکان تەنانەت لەوێ فێر ئەبینەستا هەندێجار بۆ تەنسیقی جلوبەرگیش سەیری سروشت بکێ زانی چوچێ بێ لەگەڵ یەکتری ڕێک بخەی ئەبینی لە پاییزا ڕەنگێکی سوور لەگەڵ زەرد پرتەقاڵێمان تۆ توانین لە جلوبەرگیشە سوودی لەوجا چاوی ئێوەی وێنەکێش زۆر تیشترە لە چاوی کەسێکی ئاسایی تا چەندەوە گرنگە کە منداڵان ببرێن ناو سروش بە تایبەتی سروشتی کوردستان بێگومان ئێستا ئێمە من بۆ خۆم کە لە ئامادەیم دایمەن ئەو ڕێنمایانیان ئەدەمێ ئەڵێم هونەر بەشێکی دانەبڕاو لە ژیانتان من تەنیا باسی وێنەکێشان ناکەم لە بابەتەکەی خۆم تەنانە دۆکو باس کرد باسی جلوبەرگیش هەرچەنە کاتی قوتابخانە یەکپۆشیە بەڵام هەر بۆ تەنسیقی جلەکانی خۆیان مەسەلەن لە وەرزی هاوینە چ ڕەنگێک جوانە چ ڕەنگێک ئەبێ لە وەرزی زستانە لە وەرزی بەهارە یان مەسەن گونجاندنی ڕەنگەکان هارمۆنی ڕەنگەکانیان دژبەیەکی ڕەنگەکان مەسەلەن بۆ نمونە پرتەقاڵی و سەوز یعنی ئەوە دوو ڕەنگە لە تابلۆیە بەکاردێ لەگەڵ یەک بەڵام ئەگەر بین بە تۆنات مەسەلەن سوور
کاڵی بکەینەوە یان تۆخی بکەینەوە بۆ لای پەمەی ئەڕوایان بۆ لای قاوەی ئەڕوە ئەوەش هەردیسان هارمۆنی ڕەنگەکان ئەگونجێنی یا مەسەلەن لە کاتی بەهارە ئەوکو باس کرد لە جلی کوردیە زۆر زۆر ئەو شتانە دەرئەکەوێ مەسەلەن ڕەنگەکان بە شێوەی هارمۆنی ینی تۆناتی تیاابێ یان کاڵ و تۆخی تیاابێ لە یەک ڕەنگە ئەوە یعنی من بۆ خۆم لە دەرسی هوەر باسی ئەەکەم و بۆ ئەوەی شارێزاییان هەبێ بە گوێرەی وەرزەکان یان مەسن بە گوێرەی بۆنەکان حتا من یاندای من ئەو ڕێنمایان دەمێ ئەڵێم ئێستا کەمێک تێکەڵ بووە مەسەلم کەسێک کە دێ بۆ شوێنێکی ئاسایی و ئەزانی هاتۆ بۆ شوێنێکی زۆر یعنی بەرزتر مەسەلەن وەکو جلەکەی یان خۆڕازانەوەکەی تۆزەک لە شێوەی ئاهەنگ ئەچێ ئەوە بەڕای من هەڵەیە و جوانیش نییە بۆ ئەوەی جیا بکرێتەوە قۆناغەکان تۆ بتوانی لە چ مناسبەیەکە چ ڕەنگێک و چ ستایلێک بپۆشی لە شوێنێکی ئاسایی زۆر زۆر ئاسایی بۆ ناو بازار پێویست ناکە ئەو نەوعە جلایان ئەو نەوعە میک ئاپ و میکیاجە بکەیت دەستەکانت خۆش بێت خاتون مەحتاب حەمە سەعید شێوەکارم بەیانی لەگەڵمان بوویت هەمیشە دەوترێت کە ئەوانەی کە شێوەکارن یاخود هوەری با بڵێن گۆرانی وتن و هوەری میوزیکیان هەیە دوورن لە تونند و تیژی بەو هیوای کە مامۆستا مەحتاب ئێوە دەستان هەبلەوەی کە کۆمەڵگە دوورکەنەوە لە تونند و تیژی و دەروونێکی دروست بۆ منداڵەکانمان دروست بکەن سپاس دەکەین ئەوە ئەرکی ئێمەیە زۆر سپاس بەتەش